هەڵبەتە ئەمڕۆ ژوورە بازرگانیەکانی عێراق کۆبوونەوەی دەوری خۆیان هەیە لە شاری سلێمانی و لە پێشتریشدا کۆبوونەوەی دەوری کرا 2 مانگ پێش ئێستا لە شاری هەولێر ژووری بازرگانی هەڵەبجە وەک میوانداری بانگێشتی ئەو کۆبوونەوە دەوریەکرا لە 2 مانگ پێش ئێستا بەڵام ئەمڕۆ کە کۆبوونەوەکە لە سلێمانیەکرێ بانگێشتی ژووری بازرگانی هەڵەبجە نەکراوە کە لە ماوەی ڕابردوودا بە بڕیاری ئەوەی کە هەڵەبجە بۆتە پارێزگا ژووری بازرگانی هەڵەبجەش پێگەێنرا. من بۆ قسەکردنی زیاتر دەچمە لای بەڕێز کاک پێشەوە ئەحمەد سەرۆکی ژووری بازرگانی هەڵەبجە. کاک حاجی بۆچی ئەوە بانگێش نەکران؟ هۆکارەکە چی بوو؟ هۆکارەکە تەنها ئەوەندەیە کە کەمتر خەمیەکە لەلایەن سەرۆکی ژووری بازرگانی پیسازی سلێمانیەوە کە ئەوان نزیکی 10 ڕۆژە خەریکی ئامادەکارین بۆ ئەم کۆبوونەوەیە، بەڵام دوێنێ بە منیاڵێت بە منیان وتووە ئایا ئێوە پێتان وتراوە یا پێتان نەوتراوە، ئەبوایە ئەوان ئێمەیان بانگێشت بکردای وەکو چۆن لە هەولێر ئەم کۆبوونەوەی کرا ئێمەیان بانگێشت کرد. ئەمەش جێگەی نیگەرانیە لەلایەن بازرگانان و خاوەن پیشەکانی پارێزگای هەڵەبجەوە کە گلەی ئەوە دەکەن بۆچی ئەمە بەشدار نەبووین. چۆن پێشتر لە هەولێر بانگێش کران و ئێستا لە سلێمانی بانگێش ناکرێن؟ ینی دان پێدانراونین ژوورەکەی ئێوە یا مەسەلە چییە؟ خۆی ئێمە ژووری بازرگانی پیسازی هەڵەبجە هەند پاڵپشتێکی یاساییمان هەیە بە پێی یاسای پەرلەمانی ساڵی 2015 ژمارە 1 یاسای ژمارە 1 وهروەها بە بەڕیاری ئەنجومەنی وەزیران ئێمە دامەزراوین. ئێمەش کەسایەتێکی معنەویمان هەیە وەکو هەموو ژوورەکانی کەی هەولێر و دهۆک و هەڵەبجە و سلێمانی هەمان یەکسانین. ئەوە کاری یەکێتی ژوورەکانی بازرگانی پیسازی هەرێمی کوردستانە کە کار بکە ئێمە ببین بە عوزوو لە بەغدا. ئەمەش یەکێکە لەو معاناتانەی کە پارێزگای هەڵەبجە پێوە دەناڵێنێ. من 6 مانگ لەمەوە پێش نووسراوم کردووە بۆ یەکێتی ژوورەکان کە ئێمە ببینە ئەندام، بەڵام تا ئێستا ئەو کارە نەخراوەتە کارنامەی کاری یەکێتی ژوورەکانی عێراقیەوە. هۆکارەکەی یعنی هەندێک حاڵە دروستەکە ئەم کەمتر خەبەی دوێنێ بۆ نەسەبێ بکە لەو سەبەبانە. باشە ئەم کۆبوونەوە دەوریانەی کە ئەگرێ لە نێوان ژوورە بازرگانیەکانی عێراقا چه ئیسفادەیەکی بێ بۆ خەڵکی؟ هیچ پرۆژەیەک پێیە؟ خۆی ئێمە موسسەیەکی گشتگیرین، بۆ نمونەیە کەسێک ئەندامە لەلای ئێمە سبەینە دەوێت بچێتە وڵاتێک پێویستی بە پشتگیریەکی یەکێتی ژوورەکانی بازرگانی عێراقا، ئەگەر ئێمە ئەندام نەبین ناتوانین بۆی بکەین. و هەروەها ئەم کۆبوونانە ڕاوبۆچوونەکان ئاڵوگۆڕەکرێ، وایە هەمانگی بازرگانی ئەتوانی دروستکەی لینکێکی باشتر دروستە بێ، بازرگانەکانی ئێمە ئەتوانن لە وەسەط و لە جنوبە کاری بازرگانی بکەن و پەیوەندێکی باشتر دروستە بێ. حتمما ئەم کۆبوونەوانە و ئەم هەماهەنگیانە کاریگەریەکی ئیجابی دەبێت لەسەر گەشەی ئابووری و لەسەر جموجوڵی بازرگانی لە سنووری هەموو پارێزگایەکدا. بۆیە گرنگە ئێمە حەقی خۆشمانە، یعنی ئەمە حەقێکی قانونی خۆمانە کە ئێمە عوزوو بین و ئەندام بین لەبەرەوەی بتوانین ئەو هەموو ئەو خزمەت گوزارانی کە ژوورەکانی بازرگانی پێشکەشی ئەندامەکانێکە و ژووری بازرگانی و هەڵەبجە و پیشسازی هەڵەبجەش بتوانێت پێشکەشی ئەندامەکانی خۆی بکە. ئەگەر ئێمە ئەندام نەبین ناتوانین ئەم کارە بکەین. بۆیە زۆر گرنگ بوو ئێمەیان لە بیر نەکردایە. من نازام هۆکارەکە هی ئەوە بێت تۆ بڵێ هەڵەبجە لە سلێمانی و ئەندە مەسافەکەی دوور بێ ئێمەیان بیر کرد بێت و 18 پارێزگایەکەیان بیر نەکرد بێ. ئەمە جێگەی نیگەرانیە بەڕاستی و ئێمە بە دوواداچوون بۆ ئەم بابەتەکەین و ئەندامانی ئەنجومەنی کارگەری ژووری بازرگانی پیسازی هەڵەبجە من دوێنێ لەگەڵ هەمویانە قسەم کردووە، زۆرینەیان بڕیاراندا کە من بایکۆت بکەم کە من نەچمە دانیشتنەکەەوە و هەڵوێستی شوەرەگرینە سەر ئەم بابەتە و بەردەوامە بین بە دوواداچوونی شەکەین هۆکاری سەرەکی خەلەلەکەش دۆزینەوە. هەوڵی چارەسەرکردن و بە ئەندامبوونی خۆتانەیەن ئەوە لەدەست عێراقای یاوەتا هەرێمە بێ پاڵپشتیتان بکە. بۆ هەموو کارێک ئێمە لەژێر چەتری یەکێتی ژوورەکانی بازرگانی پیسازیین، یعنی بەڕاشکاوی بڵێم جەناوی کاکدارە کە سەرۆکی یەکێتی ژوورەکانە هیچ ڕێخێکی نەکردووە، هەوڵی جدی داوە کە ئێمە ببین بە ئەندام و هەوڵی جدیشیدا لە سەرەتاوە کە هەڵەبجە ژووری بازرگانی بۆ بکرێتەوە. ئێمەش بە دوواداچوونی خۆمانەکەین چ لە هەولێر و چ لە بەغداش و لەوە چێ لە بەرنامەمانایە سەردانێکی بەغداش بکەین. ئەو کارانە بە ئومێد و پشتیوان بەخوا تەواوەکەین. زۆر سپاس بۆ کاک پێشەوە ئەحمەد سەرۆکی ژووری بازرگانی هەڵەبجە ئەوەی کە گوێبیستی بوون زانێرەکان بوو لەسەر ئەو بانگێش نەکردنەی ژووری بازرگانی هەڵەبجە بۆ ئەو کۆڕێکە یاخود بڵین ئەو کۆبوونەوەی کە ژووری بازرگانەکانی عێراق لە شاری سلێمانی ئەنجامیەدەن و ئەمڕۆ دەستی پێ کردووە. سپاس بۆ